زمانی کوردی بەڕاستی نابین لە ناوچێ دەبێت دایک و بابان خوشکەکان دەبێت زمانی کوردی بپارێزین هەرچەند زمانی بشی زانی ئیشکاری نییە مشکلەی نییە بەس دەبێت هەوڵ بدەین زمانی کوردی خۆمان بپارێزین نابی بێڵین لە ناو بچێت لە بین بچێت هەموو منەظەمە و شەریکەکان پێویستیان بە لوغەی غەیری دایکە بەڕاستی ئەوە لۆ ئێمە گەن زۆر زەحمەتە لەبەرەوەی هەرکە داخلی ڕەوزە و قۆناغی سەرەدایی و ناوەندی بووینە منهەجیمە بە کوردی بووە لە پڕ پێدرێ دەبی زمانی ئینگلیزی بە باشی بزانی هەموو لە تەمەنێکی گەورە کە عمرمان لە 25 ساڵە هەوڵ دەدەین خۆمان فێرە زمانی ئینگلیزی بکەین بەڕاستی ئەو زۆر زەحمەتە هەتا ئێستاکە بە زمانی کوردیەوەش جوانین بە زمانی شیرینی کوردیەوە دەرکەوتین دەی بۆ زمانشدا هەوڵ دەین خۆشمان فێر بکەین نەوەکانیشمان فێر بکەین چکە زمانی کوردی زمانی شیرینە ئێمە بۆی کە بتوانین زمانی کوردی خۆمان زۆرتر بناسیێنین دەنێو خەڵکدا دەنێو جامعەیدا کە بتوانین لە نێو زانکۆیەکاندا لە مەکتەبەکاندا کە بتوانین مامۆستایەکان زۆرتر لەسەر ئەو زمانانە تاکید بکەن ئێستا مەسەلەن منداڵەکانە سەیری تەلەڤیزیۆنی تورکی دەکەن ئێستا برای خۆم تەلەڤیزیۆنی تورکی زۆر تەماشا دەکەی کوردیەکە باش نییە بەڵام ئەمە حەز دەکەن کتێبی کوردی لەو منداڵەکان بکڕن سەیری تەلەڤیزیۆنی بکەن ئەو شتانە ئێستا مەسەلە نابێ خۆ ئێستا زمانی خۆمان لەبیر بکەن حەز دەکەن هیچ کاتێک زمانی خۆمان لەبیر نەکەن